هاوڵاتیانی شاری کەرکووک دژ بە پرۆسەی بەعرەبکردنی شارەکەیان ڕادەوەستن و ڕایدەگەێنن ئەو بڕیارانەی لایەن پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت دەردەچێت بۆ جێبەجێکردنی سیاسەتی تعریب لە کەرکووک کە لە ناوچەکانی دەوروبەری کەرکووک جێبەجێ دەکرێت پێچەوانەی دەستوری عێراقا. وڵی تعریبکردن سەبارەت بە کەرکووک بەهۆی هەڵە سیاسیەکانی کوردستان و هەرێمەوە بوو. لەم شارە نەیانتوانی پێکاتەکان بسازێنن. ئێمە ئیسەش ڕاکان جوبوری قەیچێکە نایم جوبور بوو، نایم محافظ بوو، بەڵام بە هیچ محافظ یێدانن هیچ پێکاتێت نەچەوچێنێتەوە بۆ پێکاتەکان تر. زۆر خەمبارین زۆر نیگەرانی ئێستا بە ئاشکرا دیاردەی تعریب دەستی پێکردووە لە لادەکانەوە. پێویستە لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی پارتی هەڵوێستیان هەبێت سەرەوە کۆمار لێدوان بن قسەی خۆیان هەبێ و باسی لایەنێک کەش پێویستە بکرێ باسی پارێزگاری کەرکووک پشکی یەکێتی ئەو پارێزگارە هاچی زووە و بە هیوای ئەوین پارێزگارێکی کووردا بردێ بۆم شارە. خەڵکەکەی سراحەت نییە، ئارام نیەتیایە، ڕاستە ئارام نییە چووکە بۆ ئیسە سێرەکەی عینی دەمچاوەکان ئەوەڵە دیتی لێرە عینی دەمچاوەکان ئەوەڵە دیتی من خۆب خەڵکی پەجەعلیم لە دیەکە عینی ماڵەکان گەڕانتەوە وانەی وا تعریب کراون. ئیستا هاتنە لێ دانیشتن ناوەی کەرکاڕۆی پێیانشەلەی باس قسەیەتر لەگەڵاکەنە لێ هات تۆ ئەوەی تۆ ئەوەی. وەڵام من پێم ناخۆشە بکرێتەوە ئەگەر کورد محاور نەکەن لە بەغاوە چارەسەر وەزعی نەکەن و بە دەستوری ئیش نەکەن خراپە بێ بێنە سەر خەت بە دەستور بڕۆن. عێراق ناڵێ بە دەستوری ئێمە چارەسەر وەزەکەین بابێن بە دەستور لەگەڵ عێراقا قسە بکەن. ئێمە لەم شارە حکومت بووین، ئێمە لە حکومەتی بەغا حکومەتتر بووین، کەس نێتوانی ناومان بێنێ. ئیسا ئەمانە وایان کرد عرب دێ تورکمان دێ لێرە کەرکووک تعریب بکاتەوە. ئەوە تاو عربانەی ئیسا هاتوونە لە چۆ هاتوونە ئەو عربانە لە هەولێرەوە هاتوون یەکێ لە عربەکان مقاوکە ئەڵێ ئێمە لە هەولێرەوە هاتوونە ئێمەیان نردووە ئەڵێ بڕۆن عەردەکانتان بسەنەوە. ئەمە ڕاستە؟ دا بێنە خوارەوەش بۆ ئاگاداریتان بۆی هیچ شتێک لەسەر ئەعلام شاراوە نەبێتن. بەڵام بڕیاردەری ئەنجومەنی پارێزگای کەرکووک شڕای دەگەیەنێت ڕژێمی باعث سەرکەوتوو نەبوو لە بەعرەبکردنی کەرکووک و لە ئێستاشدا پارێزگاری کەرکووک بە وەکالەت کە پۆستێکی ئیداری هەیە ناتوانێت تعریب لە شارەکەدا بچەسپێنێت. حزبی بەعەز بە حکوومەتی 35 ساڵی نەیتوانی کەرکووک تعریب بکە، هیچ لایەنێک نەیتوانی کەرکووک تعریب بکە. ئێستاش پێم وانییە بە دوو مانگ بتوانین بە کۆمەڵی پروپاگەندە یاخود کۆمەڵی هەڵا دروستکردن و سەرێشە دروستکردن وابزان ئەتوانن کورد لەم شارە بسڕێتەوە. ئەوەنە پێم وایە تەسیرێکی ئۆتۆی نابێ ئەوەندەی کە ئێمەی جاری وایە سەرقاڵ و مەشغوڵ کردووە، بەڵام لە ڕووی قانونیەوە لە ڕووی ئیداریەوە ئەم شارە مڵکی پێکهاتەکانی خۆیەتی مڵکی ڕسانەکانی خۆیەتی بە کورد و عەرەب و تورکمانەوە و ئەو وەزعانەشی کە ڕووی ئەدا لە پەڵکانە و لە هەر منطقەیەکی کە لە منطقەکانی شاری کەرکووک پێم وایە وەزعێکی ناسەقامگیری کاتیە و پێشم وایە کورد بە هیچ شێوەیەک ئەم وەزعانە بەسەر سەریاتیە پڕ دەبێت و هیچ ئاسەوارێکیشی نابێت. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن شکستی ڕیفرەندۆم لە کەرکووک دۆخێکی نوێی لە کەرکووک هێناوەتەکایەوە کە تروپکی ئیداری شارەکە لەلایەن عەرەبێکەوە بەڕێوە دەبرێت و ئەو ئیدارەیە لە بۆشایی کارژێڕی کورددا هەوڵی پیادەکردنی سیاسەتی تعریب لە پارێزگای کەرکووک دەدات. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن پێشگرتن بە تعریب پێویستی بە پلان و بەرنامەی کارا هەیە و ئەرکی نوێنەرانی کوردە لە بەغدا ڕۆڵی زیاتریان لەو چوارچێوەیەدا هەبێت. عومەر غەریب، کورسات نیوز، ناو دیوانی پارێزگای کەرکووک.